الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، أتينا خزمتي دعايكي تر لدعاكاني قرآني بيروز لسورة آل عمران آياتي 8 خواهي پروردگار فرمي: ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. پروردگار فێرمانەکات کە داوای لێ بکەین لێی بپاڕێنەوە، بڵێن پەروەردگار دڵمان لە ئاستی ڕێگا ڕاستەقینەکەی خۆت لا مەدە، وەرمە چەرخێنە دوای ئەوەی کە ڕێنماییت کردین و هیدایەتت داین گومڕامان مەکە، و لەلایەن خۆتەوە ڕەحمەت و بەخشیندەیی خۆتمان پێ ببەخشە، بەڕاستی تۆ بەخشیندەی. دیارە ئەم دوعایە لە دوعا پیرۆزەکانە کە پێویستە ئینسانی موسڵمان بەردەوام ئەم دوعایە بکات. تۆ بەردەوام لە نوێژەکانتە داوا ئەکەی کە خوای تەعالا لەسەر ڕێگای ڕاست داتمەرزێنێت. اهدنا الصراط المستقيم. هەموو ڕکاتێکی نوێژ فەرز و سنەت تۆ سورەتی فاتحای تیا ئەخوێنی، داوا ئەکەی خوای تەعالا بەردەوامت بکات لەسەر ڕێگا ڕاستەقینەکە. لێرە داوا ئەکەی کە خوا لات نەدا لەسەر ڕێگا ڕاستەقینەکە. ئەم ئاەتە لە دوای ئاەتی 7 دێ لە هەمان سورەت کە خوای تەعالا ئەفەرمێ: هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات. خوای تەعالا خۆی ئەم قورئانەی دابەزاندووە، دیارە هەندێک لە ئاەتەکانی یان زۆرینەی ئاەتەکانی معناکانی واضحە و ڕوونە و مەجالی دووڕەئی و ئەوانەی تیان نییە کە ئەویش بریتیە لە عەقیدە و لە ئەحکام، زۆر واضحە، زۆر ڕوونە. هەموو ئەوانەی کە بۆیان ئەخوێنرێتەوە لێی تێگەن، و هەندێکیش لە ئاەتەکانی قابلە بەوەی چەند مانایەک بکرێ. و ئەوخەڕ و متەشابیهات ئەوەش کەمە، بەس بۆ ئەوەیە کە ئینسان هەوڵ بدا، کۆشش بکە، بچێتە خزمەتی زانایان. فأما الذين في قلوبهم زيغ، أو كساني كضليا نخوشا، فيتبعون ما تشابه منه. دائم أقرين بدواي أو آيتاني كمعناي ترهل أقريه، ابتغاء الفتنة وابتغاء تأويله. بما بستي نانوي آجاوة، وما بستي أوي كمعناكي بقورن بقويري مصلحة آرزوكاني خويان. وما يعلم تأويله إلا الله. والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا
وما يذكر إلا أولو الألباب. دیارە ئەو ئاەتانە یەکلاکردنەوەی جاری وا هەیە بەس خوای پەروەردگار ئەزانێ. بۆ نمونە هەندێک ئاەت هەیە یان هەندێک پیت هەیە لە سەرەتای هەندێک سوورەتەکانی قورئان. بۆ نمونە 14 پیت لە پیتەکانی زمانی عەرەبی دەرگای 29 سوورەتی قورئان ئەکەنەوە. ئەلیف لام میم، ئەلیف لام ڕا، حامیم، قاف، صاد. ئەوانە زانایان جۆرەها تەفسیریان کردووە، بەڵام یەکلاکردنەوەی ئەو پیتانە و معناکانی تەنها خوای پەروەردگار ئەزانێ. ئەی ئەو کەسانەی کە زانان و عالمن و ڕیشەیان داکوتاوە لە ناو علم و زانستە کاتی ئەچیتە خزمەتیان، ئەوانە ڕێنماییت ئەکەن بەوەی کە ئەڵێن كل من عند ربنا، ئەڵێن ئەم کتابە محکەمەکانی کە زۆرینەی قورئانن و متەشابهەکانیشی هەمووی لەلایەن پەروەردگارمانەوەیە. ئێمە ئەبێ ئیمانمان پێی هەبێ. وما يذكر إلا أولو الألباب. کێ بە جوانی ئەمەتی ئەگا؟ ئەو کەسانی کە خاوەن عەقڵن، خاوەن ژیریەکی تەواون. ئەم جا خوای تەعالا فێرمانەکە کە ئەم دوعایە بکەین: ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. يا ربي پەروەردگار لەسەر ڕێگا ڕاستەکەی خۆت لامان مەدە، لەو ڕێگایە وێڵمان مەکە، بەڵکو خۆت فریامان بکەوە یا رب العالمین، دوای ئەوەی کە هیدایەتت داین لەلایەن خۆتەوە ڕەحمەت و بەزەیی خۆتمان بەسەرا بڕێژە، بەڕاستی تۆ بەخشیندەی. خۆشەویستەکانم، هیچ زمانی ئەم زمانەی خۆمان کە تایە ئەژین فیتەن و ئاژاوە ڕووی نەکردوتە مرۆڤایەتی، بە تایبەت لەلایەن کافرانەوە بۆ دژایەتیکردنی مسلمانان. حەزەکەن ئێمەی مسلمان، ئێمەی کۆمەلگای مسلمان، وڵاتانی مسلمانی شوەکو خۆیانیان پێبێ، سەرگەردان و وێڵ کە هیچ حەقیقەتێک و ڕاستیەک نەزانین، ئەیانەوێ مناڵەکانی ئێمەش وەک خۆیان پەروەردە ببن. وەدوو لەو تەکفوڕونە کەما کەفەڕوو فەتەکوونونە سەوا. ئاواتیان ئەوەیە کەوا ئێمەش وەکو ئەوان کافر ببین تاوەکو یەکسان بین، تاوەکو ئێمەش وەک ئەوانمان پێبێ. بەڵام ئێمە خوای پەروەردگار فێرمانی کردووە، وەکو باسم کرد، هەموو ڕکاتێکی نوێش کە ئەیکەین داوا بکەین خوای تەعالا لەسەر ڕێگا ڕاستەکە بەردەواممان بکە، هیدایەتمان بدە، چونکە مەسئلەی ڕێگای ڕاست خۆشەویستەکانم مەسئلەیەکی زۆر وردە، زۆر ورد و دقیقە، پێویستی بەوە هەیە ڕۆژانە تۆ چەند جار داوا لە خوای پەروەردگار بکەی لەسەر ئەو ڕێگا ڕاستە بەردەوامت بکە و لارت نەکاتەوە. ڕێگای ئەوانەی کە خوای تەعالا نیعمەتی خۆی ڕشتۆتە سەریانە. صراط الذين أنعمت عليهم، طبعا ئەوانە کێن کە خوای تەعالا نعمەتی خۆی ڕشتۆتە سەریانە؟ من الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. ڕێگای پێغەمبەران، ڕێگای ڕاستگۆیان، ڕێگای شەهیدان و پیاوچاکان. هەر لەو سوورەتی فاتحایە تۆ داواکەی خوای تەعالا لە ڕێگای گومڕابووان لاددا بتێنێتە سەر ڕێگا ڕاستەکە، غەیری المەغضوب عليهم ولا الضالین، و نەک ڕێگای ئەوانش کە گومڕابوون. طبعا ئەوانەی کە خوا لێیان تووڕەبوون کێن؟ ئەوانەی کە خوا لێیان تووڕەبوون ئەوانن کە حەق ئەزانن بەڵام شوێنی ناکەون. ئەی ئەوانەی کە گومڕابوون ضالین کێن؟ ئەوانن کە بە نەزانینەوە شوێنی ناحەق کەوتون. بۆیە براکانم خوشکە بە ڕێزەکان، ئێمە زۆر پێویستە ئەم دوعایە لەم زەمەنە، لەم زەمەنی ئەنتەرنێتە کە هیچ شاراوە نییە، کە مناڵە بچکەکانمان هەموو شتێکە بینن، هەموو شتێک ئەزانن، کە فیتنەکە ڕووی کردوتە ژووری خەوتنەکان. هەموو کون و قوشبینێکی ئەم سەرزەویە
لەو فیتنەیە بێبەش نییە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ إن بين يدي الساعة فتنا كقطع الليل المظلم. ئەفەرمێ لە آخر زمانە پێشەوەی آخر زمان بێ فیتنەیەک ئاژاوەیەک ڕووەکاتە خەڵکی وەکو تاریکە شەو وایە، حەق و نەحەقی تیا تێکەڵ ئەبێ. زەلام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم يصبح الرجل فيه مؤمنا بەیانی هەڵەسێ ئیماندارە، بەیانی هەڵەسێ ئیماندارە، بەڵام ئێوارەی بەسەرادێ سبحان الله لە ئیمانەکە لا ئەدا ويمسي كافرا. خوا پەنامانتە. بدأ الإسلام غريبا وسيعود غريبا كما بدأ. دیندارێتی نامۆ ئەبێت، ڕێی خوا و ڕێی دینداری نامۆ ئەبێ، وەکو چۆن سەرەتا دەستی پێکردو بە نامۆی هەمان بە هەمان شێوە نامۆ ئەبێتەوە. ڕێگاکانی تر کە ڕێگای زگتێریە، کە ڕێگای تێرکردنی ئارەزۆکانە، ئەو ڕێگایانە قەرەباڵغ ئەبێتەوە، بەڵام ڕێگای خوا و ڕێگای مزگەوت تاکو تەرا ئەبێت، کەم ئەبێتەوە. ئینسان لەو حاڵەتانە چی بکات باش بۆ ئەوەی دینەکەی سابت بێ، بۆ ئەوەی لەسەر دیندارێتی دامەزراو بێ؟ گرنگترین شت ئەوەیە کە پەنا بگریتە خوای پەروەردگار، چونکە خوایە کە تۆ دا ئەمەزرێنێ. دوعاکردن بەو شێوەی کە خوا فێرمانەکە لە سورەت فاتحایە، لەم ئاەتەی کە عەرزمان کردن لە ئاەتی 8 سورەتی ئالی عیمران، خوا فێرمانەکە داوا بکەین کە خوا دامەزراومان بکە، کە لامان نەدا لە ڕێگاکان، و هەموو شتێکیش بەدەستی خوایە. يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. لسورة إبراهيم آياتي بسحوت خواه تعالى أفرمي خوايا كداتان أمزريني لسر رقاي راست، لسر قصي حق، لجياني دنيا والآخرة شا خوايا دات أمزريني. تو تنها أبي داوا لخوا بكي آزاي ني، آزاي خو مانيتياني دا مزراو بون، گومڕانە بوون ئازایی خۆمانیتیانە، ئەبێت زۆر داوا لەخوا بکەین، زۆر لەخوا بپارڕێینەوە، شانازیشی پێوە نەکەین، بڵێ کەس ناتوانێت من گومڕاکە. واللهی براینە فیتنەکان ئەوەنە زۆرن، ئەمەنە ئاژاوەکان زۆرن، ئەمەنە شوبوهات و شەهەوات، وەکو زانایان ناوێن ناوە شوبوهات یعنی گومانەکان ئەمەندە زۆرن کەم کەس لێ ڕزگاریە بێ، و شەهوەت و ئارەزوەکانیش ئەوەندە زۆرن کەم کەس ئەتوانێ نەخەڵەتێ پێی. براینە زۆر خەتەرە زەلامەیە دینی خۆی بە کەمترین پارە ئەفرۆشێ، گومان لە دوای ئەوە دێ. زۆر جار سەرەتای گومانەکان، یعنی پێش ئەوەی گومانەکانت بۆ بنێن بە پارە و پور، دڵت نەرمەکەن بۆ ئەوەی گومانەکان لە ناو دڵ تا جێگیر ببێ. سەرەتا دەمت چەورەکەن، دوای ئەوە ئەمجا گومانت بۆ ئەنێرن. خوای تعالی بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە سورەتی ئیسراء ئاەتی 74 ئەفەرمێ ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا. يعني أي پێغەمبەری خوا ئەگەر داتمان نەمەزراندایە تۆش یەواش یەواش بۆ لایەن نزیکە بیتۆ لێ، يعني یەواش یەواش بەرەو لای ئەوانە چووی، حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەخر زەحمەتە ئینسان لەم ژیانە ڕۆژێ نییە و دوو نییە و سێ نییە و ئەوانە هەر بەرگە بگری و هەر ناڕەحەتی قبول بکەی، زۆر زەحمەتە. شەهری کوڕی حەوشە بەیگەڕێتەوە ئەفەرمێ پرسیارم لە دایکی ئیمانداران کرد، سەلەمە خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتم زۆرترین دوعای پێغەمبەری خوا چی بووە؟ ئەی فەرموو زۆرترین دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە بووە، ئەی فەرموو یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. أي فرمو أي أو پروردگاري كا دڵان و هەڵگەڕانەوەی لە دەستی تۆیایە، دامەزراومان بکە لەسەر دینەکەت. ئەڵێ من شوتم ئەی پێغەمبەری خوا زۆر ئەم دوعایە ئەکەی، زۆر داوا لە خوا ئەکەی کە خوای تعالی سابتت بکە. پێغەمبەر صلی الله عليه وسلم داوایە کرد، ئەمە من نیم، پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا کردوێتە پێغەمبەر.
فرمي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي يا أم سلمة إنه ليس آدمي إلا وقلبه بين أصبعين من أصابع الرحمن. هیچ آدميك نییە إلا دڵی هالە بين دوو پەنجەیە لە پەنجەکانی خوای پەروەردگار فمن شاء أقام ومن شاء أزاغ. أمجا أم آياتي خوێندەوە کە ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا. لەبەرەوە خۆشەویستەکانم دڵی ئێمە لە بین دوو پەنجەی خوای پەروەردگارایە، ئەبێت داوا لە خوای پەروەردگار بکەین خوای تەعالا سابتمان کە. هەر لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیفەرموو لە دوعاکانی اللهم إني أسألك الثبات في الأمر والعزيمة في الرشد وأسألك شكر نعمتك وحسن عبادتك. ئەیفەرموو خوایە داوات لێ ئەەکەم دامەزراو بم لە کاروبارەکانی ژیانما، عەزیمەتم هەبێ لەسەر ڕێگای حەق، شلو شێواو نەبمەوە، خاو نەبمەوە، بەڵکو بەگەرم و گوڕی لەسەر ڕێگای ڕاستەقینە بەردەوام بم. داوات لێ ئەەکەم هەردەم زمانم پاراو بێ شکری نیعمەتەکانت بکەم، بە جوانی عیبادەتت بکەم. وأسألك قلبا سليما، داوات لێ ئەەکەم دڵێکی ساغم پێ بدەی، دڵێک دوور لە نەخۆشی، دڵێکی سەلامەت، وەلیسانن صادقا، و زمانێکی ڕاستگۆ. ئەمە دوعای پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم تا ئێمە فێرکە ئێمەش وا بکەین. دەستگرتن بە قورئانەکەی خواوە، بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگە بۆ ئەوەی گومڕا نەبین، بۆ ئەوەی لار نەبینەوە. هەها خوای تەعالا لە قورئانە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا، دەست بگرنە پەتی خواوە، ولا تفرقوا، دووبەرەکی و جیاوازی دروست مەکەن. پەتی خوا چییە؟ حەبلی خوا چییە؟ حەبلی خوا قورئانە، سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە آخر زمانە غەریب ئەبن. دەستگرتن بە حەبلی خوا و ئەتپارێزێ. کەسێ خەریکە کەوێتە مثلا گۆمێکی ئاوی قوولەوە، خەریکە ئەخنکێ حەبلێکی بۆ فڕادەن دەستی پێوە ئەگرێ ڕزگارێ بێ، ئەوە حەبلی خوایە کە بریتیە لە قورئان. هەر کەسێ قورئان بخوێنێ و معناکانی تێبگا و دەستی پێوە بگرێ و سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم شارەزا بێ، ڕزگاریە بێ. قل نزله روح القدس من ربك بالحق ليثبت الذين آمنوا وهدى وبشرى للمسلمين. آيات 102 سورة نحل. خوای تعالی ئەم قورئانەی دابەزاندووە بەڕێگای جبریل عليه السلام بە حەق و ڕاستی تاوەکو ئیماندارانی لەسەر دامەزرێنێ، دامەزراویان بکا و هیدایەتیان بدا و مژدەیشیان پێ بدا بۆ ڕێگای ڕاستەقینە لە دنیا و بەهەشتیش لە قیامەتە. قورئان ئیمان بەقەوەتەکە، دڵان پاکەکاتەوە، پەیوەندی خۆت و خوا پتە ئەکا. هەر کەسێ قورئان بخوێنێ دایم دڵی مرتاحە. ئەلا بذکر الله تطمئن القلوب. ئەو کەسانەی لە قورئان شارەزان و قورئان ئەخوێنن تووشی هەر ناڕەحەتی و ناخۆشیەک بێن، لە ناو قورئانە چارەسەرەکەی هەیە. پێغەمبەران پێشی تۆ تووشی ئەو ناڕەحەتیە بوون. ئەوەی تووشی ناڕەحەتی ببێ لەلایەن باوکیەوە، خوای تەعالا نمونەی ئیبراهیمی بۆ دێنێتەوە. ئەوانەی تووشی ناڕەحەتی ببن لەلایەنی ژن و مناڵەکانیەوە، نمونەی نوح و لووتی بۆ دێنێتەوە. ئەوانەی براکانی ئازاری بدەن، خزم و کەس و کارەکانی ئازاری بدەن، یوسف عليه السلام کا بە نمونەی خۆی. ئەوەی لە نەخۆشی یعنی لە ناو نەخۆشیە تووشی ناڕەحەتی بوو بێ، بەهۆی نەخۆشیەوە ئەیوب عليه السلام قدوەی ئەبێ. ئەوەی قەومەکەی دەربەدەریەکەن و بەشێت لە قەڵێمێدەن و بە نازانم چۆن ئەنواع بوختیانی بۆکەن، چونکە ئەو ناڕواتە سەر ئەو ڕێگا لارەی کە ئەوان لەسەرین. عیسا عليه السلام، یحیا عليه السلام قدوەی ئەون. ئیترا بەم شێوە خۆشەویستەکانم قورئان دڵنەواییە بۆ ئیمانداران، بۆیە حەقە ئینسانی مسلمان هەردەم قورئان بکاتە پێشڕەوی خۆی و هەوڵدا شارەزایی هەبێ لە قورئان. داواکەم لە خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، دامەزراومان بکە لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی خوایە لەوانە بین کە
لا نادين للرقاكت يا رب العالمين لو أنا بين كهدايات الداون لسر أو رقا راست بردوام أبن يا رب العالمين يا ربي خوايا رحم مالو من المان بكي رحم بخيزانا كان من بكي يا ربي خوايا باوكو دايك من باريز يا ربي اگر لجيانا ماون خوايا رحمان پێ بکەی اگر وفاتیشان کردو یا ربی خوايا رحمان پێ بکەی رحم بە باو باپیران من بکەی رحم بە مردوی مسلمانان بکەی یا رب العالمین یا ربی خوايا کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری یا ربی تەفریقە و دووبەرەکی تیا نەیەڵی یا رب العالمین یا ربی خوايا خێر و بەرەکەتی خۆتی بەسەرا بڕێژی یا رب العالمین یا ربی خوايا شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ربی خوايا شیفایان بدەی ئامین ئامین خۆشەویستەکانم لە هۆکارەکانی دامەزراندن لەسەر ڕێگای حەق و ڕاستی کۆبوونەوە لە دەوری زانایان و مامۆستایانی حەقبێژ زۆر گرنگە خۆشەویستەکانم لە دوای پێغەمبەران زانایان میراتگری پێغەمبەرانن العولەماء وەرەثەة الأنبیاء ئەو عالیمانەی ئەو زانایانەی کە مصداقیەتیان بەدەست هێناوە لە ناو کۆمەڵگاکەیانە کە کەسانێکن لا نادەن لەبەر خاتری دنیا دینی خۆیان نافرۆشن زۆر پێویستە لە کاتی فیتنە و ناڕەحەتیەکانە ڕووبکرێتە ئەو زانایانە و بچنە خزمەتی ئەو زانایانە تا ڕێگای ڕاست ون نەکەن خوای تعالی فەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات خوای تعالی ئیمانداران و بە تایبەت ئەوانەی کە خاوەن علمن خوای تعالی بە چەندەها پلەبەرزی کردوونەوە يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم گوێڕایەڵی خوا و گوێڕایەڵی پێغەمبەرەکەی و زانایان بن أولي الأمر زانایانمان فەرموویانە پێشەکی عولەما و زانایان ئەگرێتەوە دوای ئەوە فەرمانڕەوا ڕاستەقینەکان ئەوانەی لەسەر دینی خوا حکم بە دینی خوا ئەکەن بەگوێیان بکەن ئەوانەی کە لایەن نەداوە لە ڕێگا ڕاستەکە کەوابوو زانایان زۆر گرنگ مەشخەڵن خۆشەویستەکانم لە کاتی تاریکیە ئەوان بەڕاستی مەشخەڵیان بەدەستەوەیە لەبەر ئەوە لە هەموو ناڕەحەتیەک و فیتنەیەک ڕووی کردوتە خەڵ ئەگەر خەڵکی ڕوویان کردوێتە زانایان ڕزگاریان بووە ئینسان چەندێ پێویستی بە خواردن و خواردنەوەیە لەوە زیاتر پێویستی بە زانایە بە عالمە چونکە خواردن و خواردنەوە خۆشەویستەکانم لە ڕۆژێکا تۆ جارێک دوو جار پێویستت پێیەتی بەڵام زانایان هەموو سات و وەختێ تۆ پێویستت پێیانە کە لە دینەکەت شارەزا ببی چونکە هەموو ساتێک تۆ ئەبێ پێی شەریعەتەکەی خوا بجوولێیتەوە لە هەموو سەردەمێکە خوای تەعالا زانایان ئەکاتە هۆکارێک کە مسلمانان بپارێزن ئێمە ئەبێت زۆر ڕێز لەو زانایانە بگرین کە بەڕاستی دەستیان کردوتە دینەکەی خواوە وەدایان نەداوە ئەمڕۆ یەکێک لەو شتانەی کە لەناو خەڵکە یعنی یەکێ لەو شوبهە و فیتنانەی کە لەناو خەڵکە هەیە بە تایبەت لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان ناشرینکردنی مەلاکانە ناشرینکردنی مەلاکانە خەڵکانێک بەهۆی زروفەوە عەمامەی سپی خراوەتە سەریان مەلا نین یان لەبەر خاتری پارە و پول بوونەتە مەلا تێکەڵ بە حزب و حزبایەتی و ئەو شتانە ئەبن ڕسمەکانیان ئەهێنرێت لە فەیسبوک گەنجێکە کەسێکی ئەهلی مزگەوتی شەجاری وایە بڵاوێ کاتەوە ها بزانم مەلا چۆن دینی فرۆشت و خەڵک بەرەبێتە جوێندان بە مەلا و قسەی ناشرین بە مەلا و ئەمانە ئیتر بەبێ ئەوەی بیرکەنەوە بڵێن کاکە فڵانە کەس لای داوە مامۆسای ئاینی شەرۆک و خەڵکی تر وەکو چین و توێژەکانی تر وایە کۆمەڵانێکی وایان تایە کە ئامادەنین دینی خۆیان بۆ هیچ شتێک بفرۆشن و کۆمەڵانێکی تریشی تایە لەبەر خاتر دینار دینی خۆیان ئەفرۆشن لەبەر خاتر پارە و پول دکتۆرەکانی شوان مهندسەکانی شوان خۆ مەلا یعنی شەرت نییە مەرج نییە مەلا مەلائیکە بێ خۆشەویستەکانم کەمترین چینی کۆمەلگا ئەمڕۆ کە لایەن نەدا مەلاکانن کەمترین چینی کۆمەلگا لەناو چەند هەزار مەلای ئەم کوردستانە چەند مەلایەک دینی خۆی فرۆشتووە یا جاری وا هەیە تێکەڵ بە هەنێ مەسائیل تر ئەبێ لەبەر خاتر هەندێ زروف ئەنگینا زۆربەی مامۆساکان کوا تەماشایان کە بەردەوامن لەسەر دینداریتی لەسەر گەیاندنی پەیامی خۆیان و بۆ هیچ شتێک دینی خۆیان نافرۆشن و تێکەڵ ئەسڵەن بە سیاست نابن زۆرینەیان وان بەڵام تر خۆ هەشە جۆرەکەی تر
جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئێمە کاتێک قسە ئەکەین منوەکو نەسیحەتێک ئامۆژگاریەک بۆ هەموو برایەک بۆ هەموو خوشکێک کاتێک کە ڕەخنە ئەگرین لە مامۆسایەکی ئاینی مەڵێ من ناو ناهێنم بەڵام مەلاکان وان نە وەڵڵا ناو بێنە ئەگەر مەلاتارت ئەمڕۆ لەبەر خاتری دینار و پارە و پول دینی خۆی فرۆشت ئێوەش زانیتان دینی خۆی فرۆشت هەمووتان لە هەر شوێنێکایە قسە بە من کرد بە من بیکەن بەس بە مامۆساکانی تر مەیکەن لەبەرەوە خۆشەویستەکانم ئەگەر درا لە زانایان یعنی دراوە لە دینی ئیسلام ئەمە موامەرەی کوفرە ناشرینکردنی زانایان ئەبێ ئێمە زانایانمان بپارێزین چواردەوریان بگرین لاشەی چۆن سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێنگی خۆیانیان ئەخستە بەر تیر و ڕم لەبەر خاتر ئەوەی پێغەمبەر بپارێزرێت چونکە ئەگەر پێغەمبەر تیا بچوایە دینەکە تیاچوو دەیفەرموو ئەگەر زانایان نەمێنن ئەگەر مامۆسایانی ئاینی نەمێنن زانایان نەمێنن خۆ دینی ئیسلام تر تەواو ئەکەوێتە بەر هەموو تیرێک